چی راسته چی درویا کم شد انجام و کم هویا چی راسته چی درویا کم شد انجام و کم هویا یان تنانت بۆ چی ئەگرین فرمێسک لە چاو بۆ چی ئەسڕین ئیتر لەم چەشنە پرسیارە خۆف یەک لە شوێن یەک بە قەتار ئەمیان یەخەمان ئەگرێ ئوف جوابی ئەمان پێ نادرێویتر پیش